تا ئێستا کۆدەنگێکی سیاسی نییە لەسەر میکانیزمی بەڕێوەچوونی پرسی ڕیفراندۆم. ئەمەی شوای کردووە هاوڵاتیانی ناوچە دابڕێنراوەکان مەترسی گەورەیان بێ لەم ڕەوشە، وەک خۆیان دەڵێن گەر هەرێمی کوردستان جارێک زەرنمەند بێت ناوچە دابڕێنراوەکان دەهێندە زیاتر کە چارەنووسیان لە ئێستادا باڵپێسەدراویە ئەو کات باقارێکی تردا دەڕوات. بەتەکید ناکۆکی لەسەر هەموو بابەتێ زەرەرە بۆ خەڵکی کوردستانەوە بە تایبەت ناوچە دابڕاوەکان و ئێمە کێشەی سەرەکیمان ئەوەیە حقیقەت تا ئەم سنوورە یەکلایی نەبێتەوە لە ڕووی دەستوریەوە و مادەی 140 تەطبیق نەکرێ بۆ خەڵکی ناوچە دابڕاوەکان بە هیچ شێوەیە خەڵک ناتوانێت لە ڕووی یاسایی بتوانێت سەیری بابەتەکان بکات. کاراکردنەوەی پەرلەمان ڕێکەوتنی لایەنەکان لەسەر ئامانجە گشتەکان ئەمانە دڵخۆشکەرن ئەگەر بکرێت لای ئەم خەڵکانە و ناوچە تا ناوچە جیاوازە. یعنی ئێستا کەرکووک پارێزگای کەرکووک لەگەڵ بڵێن قەزای خانەقینا زۆر جیاوازە، چونکە قەزای خانەقین قەزایەکە سەر بە پارێزگای دیالە ئەبێت ڕەزامەندی دیالە وەربگیرێت و ئەنجومەنی دیالە بە کۆی دەنگ وەربگیرێت بۆ ئەوەی کە ئەمان بتوانن ڕەفراندۆم لێرە بکرێت. ڕەفراندۆم لێرە هەموو خەڵک لەگەڵیایە، بەڵام چۆنین بەهۆی ناڕۆنی شێوازی بەڕێوەچوونی ڕەفراندۆم و ئەو ئەگەرانەی کە کام سنووری ناوچە دابڕاوەکان دەگرێتەوە یان ناگرێتەوە خەڵکی ئەم دەڤەرە بە گشتی ئاگداری ئەوە نین کە ئەم ڕیفراندۆمە ئەیان گرێتەوە یان ناگرێتەوە بۆیە لە ڕەوشێکن کە لە نیوان سەرسوورمان و ئەوانە کە چۆن بتوان بەشداری بکەن یان نەکەن لەناو ئەم پرۆسەیە هێشتا هیچ شتێک ڕوون دیار نییە بۆیە خەڵکەکە داواکەن لە شێوازی بەڕێوەچوونی ڕفراندۆم بە شێوەیەکی شەفاف و ڕوون ئاگداریان بکەنەوە. لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەمووان هاوڕان بۆ جێبەجێکردنی پرسی ڕێفراندۆم و سربەخۆیی، بەڵام هاوڕانین لەسەر میکانزم و ئەو کاتەی کە دەستنیشان کراوە بۆ بەڕێوەچوونی پرسی ڕێفراندۆم. لەلایەکی دیکەوە زۆرێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان گومانیان هەیە لەوەی ڕیفراندۆم بۆ سربەخۆیی کوردستان نەبێ، بۆ مەبەست و مەرامێکی دیکەی سیاسی بێ، بۆیە کۆدەنگی لەسەری نییە. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقین.